زادڵێم وڵی ئەگەر ئەمن ناخۆشیێک شتێک دێتە پێشم ئەمن سوپاسی ئەو خوای گەورە دەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە دیارە دەیەوێت ئەمن دروست بم دەیەوێت ئەمن بەرەو پێشەوە بڕۆم دەیەوێت ئەمن ینی لە شتێکدا سەرکەوتوو بم ئەژینە بۆ ئەو شتانە دێتە پێش وامسەکارزان هەندێک شتێ ئەتۆ لە مەساگە لە منداڵیان لە تەمەنێک ئەتۆ بۆ منە لە ڕێگای فیلمێک یان خودت کتێبێک ئەتۆ مەسەن دەستەواژەیەکە شتێکە خوێندوت ئێستاش لە بیرم ناچێت فیلمێکی عمر المختاری بوو کاتێک کە دەگەڕێنەوە تەماشا دەکەن گوندەکەیان هەمووی سوتێنراوە ئەویش بەڵام ئەو شتە هێزێکی زیاتری دەداتەوە بۆ ئەوەی زیاتر بەردەوام بێ لە مقاومەی وتەیەکی بابی دێنێتەوە دەڵێ بە عەرەبیەکەی دەڵێ الضربات التي لا تقسم ظهرك تقويك واتە ئەو زەبرەی کەوا پشتم نەشکێنێ بە هێزت دەکەن یعنی ئێستاش لە بیرم ناچێتەوە هەندێک جار ئەوەی کە تۆ باست کرد زەبر هەندێک جار مەسان تەجروبەیەکە لە حیاتی خۆدا ئەو تەجروبەیە ڕەنگە خوا وەکو دیارەک بە تۆی بەخشی بێ بۆی زیاتر بەهێزت کە بۆی عەزیمەتت بە قووەت بێ و زیاتریش متمانەت بە خۆت هەبێت ڕاستەکەی بالضبط مامۆستا ئەوە براین ترێسی باسی ملیاردێرەشی دەکات دەڵێ لە ماوەی تەمەونم بە دوای یەک خاڵ دەگەڕم یەک معادلە هۆکار بی لە بۆ سەرکەوتنی کەسەچ دەرەگەیشتمە ئەو خاڵی دەڕێ هەر ڕێگایەکی چێژبەخش هەبوو ئەوە ڕێگایەکە ئەوە لە کۆتایەکەی سەرکەوتو نابی ڕێگای چێژبەخش سەرکەوتوت ناکە ڕاست دەڵێ بەڵام ڕێگای بە ئازار سەرکەوتوت دەبە زەبانە ئەو کە 11 ساڵی ڕاستی کردیە و بەخۆشی لەناو معادلەکان ژیان گەیشتە ئاستەچی ینی بوویتە ملیاردێر ئەو جە گەیشتە ئاستەچی کەواتە پێویستە ئەو یاسایە بە زێڕین بنووسرێتەوە یعنی ئەگەر ڕێگایەکە خۆش بوو ئەوە هەست بکە خەلەلەکەیە ئەخر معقول نییە من هیچ کێشەک نییە نا ینی یان ئەمن غەڵەتم یان نامەوێت شتێکی بەدەست بینم چکات و کاتێک هەوڵ دەدەیت کۆمەڵە تەگەرە و کۆسپەک لێک دێتە پێشت کۆمەڵە یەکەم زەربە لەوانەیە مەسەلەن زۆر جار ئەگەر بتێ گۆڕانکاریەکی بکەیت کەس و کاری خۆت هاوڕێکانت کوڕکاکە نەکەی زەرەر دەکەی ینی دەبی ئەو بربەستانە کەواتە ئەوە ناخۆشە چکەت بە جیان ناکەیت ڕاست هەدەتوێ گۆڕانکاری بکەیت بڕک ئازاریش دەچێژی ینی ڕێیەکە هەرچەندە ناخۆشە بەڵام بەڕەو داهاتۆکی باشترێت زەبانەوەی کە ڕێیەکی خۆش ئەگەر تێبینی بکەیت خۆوەرە بزانە قورئان پەیامێکە پەیامێکی ئاسمانیە بۆ مرۆڤایەتی هاتیە وەرە تێبینی بکە لە قورئاندا ژیانی هەموو پێغەمبەران تەماشاکە هیچ پێغەمبەرێک لە خۆشیدا نەبووە بەڵام هەستی دڵخۆشبوونی هەبووە چۆن یعنی دائما لە غێر ئیستقراریەتدا بووە ئەهان باسی ئیستقرار و غێر ئیستقرارمان کرد لە غێر ئیستقراردا بووە دائما با بڵێ قەومەکەی ئەوەکەی ڕەدیان دایتەوە و کۆسبوتەگەرایان بۆ دروست کردیە و خەموو ناخۆشیان دایتێ هەموو ئەو هەبووە بەڵام بۆ هەستی دڵخۆشبوونی هەیە لەبەرەوەی شتێکە ئەهەم باسی ئەومان کرد گوتمان خۆشبەختی پەیوەندی بە مادۆ نییە پەیوەندی یەکی ڕۆحانیە یعنی جەستە لەگەڵ ڕۆح پێکەوە لەبەرەوەی پەیوەندێکی ڕۆحانیە تێبینی بکە مرۆڤ کاتێک دڵخۆش دەبێت کە خۆی ڕادستی خوای گەورە دەکا کاتێک دڵخۆش دەبێت کە بەردەوام دەبی لەسەر نوێژەکانی من زۆر جار تاقیم کردووە لە نوێژەگە کەم تەرخەمیم کردبی یان شتێک لە بابەتانە بڕواتان هەبی یعنی ئیشەکان و کاروبارەکانی من بە باشی نەڕۆیشتێ بەڕێوە یعنی زۆر جار تێبینیم کردی ئەو کاتانێک کە نوێژەکانم زۆر بە مەزبوطی بە چاچی و بۆ شتانە کردیا کارەکانم زۆر بە باشی ڕۆیشتە هەستی دڵخۆشبوونم هەیە هەست دەکەم لە هەموو کەس دڵخۆشترم لەبەرەوەی هەستم کردیا شتێکی زۆر گەورەم ئەنجامدایە یعنی ئەو هەستە دڵخۆشبوونەی لە خۆتدا بەرجەستە دەکەی لەبەر چی وایە لەبەرەوەی نوێژ پەیوەندیەکی ڕۆحانیە پەیوەندیەکە ئەتوو دەزانی بۆچی دەژی چکە زۆر گرینگە ئینسان کە بزانی بۆ هاتیتە دنیاە ئەتوو وەرە هەر هەوڵی پارە بدە سەروەت و سامان و ئەوانە هەمووی بەدەستبینە بەڵام بۆ دڵخۆش نابی ئێکە خۆ نیتە هەتا ئەی بۆ دڵخۆش نابی هۆکاری دڵخۆش نەبوونەکەت ئەوەیە کە ئەتوو پەیوەندێکی ڕۆحانی نییە بۆی ئامانجەکانت یاخود ئەو شتانەی کە دەتەوێت بەدەستی بینی لەگەڵ ئەو پەیوەندی ڕۆحانەی یەکتری بگرتەوە چونکە دوجار ئەو پەیوەندی ڕۆحیە کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە خاڵەکی دیکە ئینسان کە بۆی هەستی دڵخۆشبوونی بۆ دروستبی ئەوەیە کە ببەخشی یعنی مرۆڤ ئەگەر دەوڵەمەندە ئەگە پارەی هەیە با پارە ببەخشی پارە ببەخشە بڕواتەبی دڵخۆش دەبی چەند جار ئێوە بینی وتانە کاتێکە 250 500 هزارێک دەدەیە کەسێکی دیکە کە پێویستی پێەیە هەستێکی دڵخۆشبوون بۆ خۆت دروست دەکەی یان زۆر جار ئەگەر پارەت نییە کاکە زانست و علم و معریفە وەرەوە ببەخشە
ئەوەش وە دەکات و هەستی دڵخۆشبوون بۆ خۆ دروست بکەیت یا ئەگەر ئەوە شت نەبوو ئەگەر نەتوانێت ئەو ئیمکانیەتە زانستی و بە قوتە شت نەبوو پێغەمبەر لەسەر دەفەرمیچی دەرێ ببەخشە ئەگەر زەردەخەنەشی بوو زەردەخەنە یەک زەردەخەنە وا دەکات کە ئەتوو هەستی دڵخۆشبوون هەم بۆ بەرامبەرەکەت و هەم بۆ خۆشت دروست بکەیت بزانەوانە هەم پەیوەندی ڕۆحانیە جگە لەوەش وەرە سیرکە لە خاڵێکی دیکە ئەوەیە کە خۆت بەراورد نەکەیت بە کەسانی دیکە هەمیشە سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بەتی بەخشیان چونکە هەستی خۆ بەراورد ینی کاتێک کە خۆت بەراورد دەکەی لەگەڵ کەسێکی دیکە وا دەکەی کە بیر لە خاڵە لاوازەکانی خۆت دەکەیەوە لە بەرامبەر کەسێکی بەهێز کە لە ڕەنگە ئەو لە مادە بەهێزبی ڕەنگە لە کۆمەڵشتی دیکە بەهێزبی وەختە کە خۆت بەراورد بکرد وا لێ دەکە کە ئەتوو هەستی خۆشبەخشی باڵێ خۆشببختی دروست نەبی لە بۆت وا دەکە دایمەن خەم بخۆی جیرۆ دەبی بڵێ ژیانی فلانی بۆ وایە ژیانی من بۆ وانە بەراورد دەکەی خۆت بەراورد دەکەی ئەو بەراوردیە وا لێ دەکا کە شعور بە نەقسەش بکەیت هەست بە نەقس بکەیت چونکە لە بیرشتان نەچی هیچ ئینسانێک لەسەر گۆی زەوی نییە ژیانی یەکەچی لە یەکەچی دیکە بچی هەمومان ژیانمان جیاوازە ڕەنگە تو لە شتێکدا زۆر باشبی کە ئەمن نیتم ڕەنگە من لە شتێکدا زۆر باشم ئەتو نیتە هەمومان بە جیاوازیەکانەوە جوانی چونکە جیاوازی دوجار وا دەکات ئەو ژیانە بەردەوام بی ئەی خۆ ئەگەر جیاوازی نەبی هەمومان یەک بەرجنگ و پۆشاک لەبەرکەین و هەمومان یەک جۆر قسە بکەین و هەمومان یەک شکل و یەک ئەومان هەبە ئینسان وای لێ دەهات کە دەبوو مەعسکەر دەبوو ڕۆبۆت دەبوو سەربازگا کەواتە زۆر گرینگە ئینسان بیلۆ بکاتەوە کە خۆی بەراورد نەکاتن لەگەڵ کەسی بەرامبەر